أكثر من 300 حالة، يعني هذا ما لدي اليوم. یاساکە کەموکوڕی زۆر زۆرتیایە یەکێک لەو کەموکوڕیانەی کە هەر لە چەمکی ئەوەی کە ئەڵێ تونوتیژی کە زۆر بە مەتاتی هێناوێتی کاڵێ تونوتیژی جەستەیی و دەرونی و جنسی لە کاتێکا کە ئێمە جۆری تونوتیژیشمان هەیە بۆ نمونە تونوتیژی مالی واتە تونوتیژی مادیە کە لە یاساکەیە باز نەکراوە یاخود کۆمەڵی حاڵەتی تر کە مادەی دوو هێناوێتی على سبيل الحصر هێناوێت على سبيل المثال هێناوێتی کە باسی کردووە کە ئەم حاڵەتانە جاری وا هەیە لە قانونەکانی ترا هەنێکیان بۆ نمونە باسی لێوەکراوە عقوبەی بۆ دانراوە پێویستی ناکرد کە لێلای ئاماژەی پێکرد یاخود ئەیانتوانی لەبەر ئەم یاسایە تایبەتە بە خێزان ئەیانتوانی بە شێوازێک تاوانەکان و حاڵەتەکان دەستنیشان بکرێت کە ئەگەر هاتوو چکەم یاسایە بۆ ڕۆژ و دوڕۆژ نییە کە ئەگەر هاتوو هەر تاوانێکی تازە یاخود هەر شتێکی تر ڕوویە بچێتە چوارچەوەی ئەم یاسایە چکە لەلای هەمومان معلومە کە ڕۆژانە تاوانەکان چۆنەتی ئەنجامدانی تاوانەکان گۆڕانکاری بەسەرایە بە شێوازێک ئەنجامە درێکە جاری وا هەیە کە دۆزینەوەی زۆر زەحمەتە لەبەر ئەوە ئەم یاسایە کۆمەڵێک کەموکوڕیتایە هەرچەنە ئێمە وەکو لەگەڵ کۆمەڵێک لایانی تراوەکو ڕێکخراوەکەمان کۆبوونەوە کراوە و هەمواری یاساکە کە بخرێتە بواری جێبەجێکردن لە پەرلەمان هەوڵی جدی دراوە تەنانەت پرۆژە یاساش کراوە بۆ هەمواری پرۆژە یاساش ئامادەکراوە بۆ هەمواری ئەم یاسایە بۆیە داواکارین بە زووترین کات پەرلەمانی کوردستان بەڵێ بە زووترین کا پەرلەمانی کوردستان بخاتە بەرنامەی کاریەوە و ئەم یاسایە هەموار بکاتەوە چکە بەجددی لە واقعا کە ئەم یاسایە جێبەجێکرێ کۆمەڵە کەموکوڕیتایە کە بۆتە هۆی ئەوەی کە بارگرانی وە سەریەشە بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەم بۆ کەیسەکان هەم بۆ ئێمەش کە بە حکمی ئەوەی کە پارێزەرین لە دادگاکانە ئیشەکەین بۆ نمونە هەنێ تاوان هەیە کە لە یاساکەیە باز نەکراوە بە نمونە ناپاکی هاوسەریە ناپاکی هاوسەری هەر کە بیانی نەگاتە ئەوەی کە ببێتە زینای زەوجی کە خۆی زینای زەوجی و ناپاکی هاوسەری دوو مستەڵەحی جیاوازن لە یەکتری لەبەرەوەی زینای زەوجی مادەی 377 قانونی عقوبات شمولێکا کە ئەبێ عیلاقەی جنسی لە بینی ئەو دوو کەسەیە ڕوویابێ بەڵام ناپاکی هاوسەری ناگاتە ئەوەی کە ئەو عیلاقە جنسی ڕوویابێ بۆ نمونە لە ناردنی نامە بۆ یەکتری یاخۆت پەیوەندیەکی خۆشەویستان و عاشقانە لە بینیانە هەبێ یان ناردنی وێنە بۆ یەکتری ئەمە ناچێتە بابی زینای زەوجیەوە بەڵام ئەچێتە بابی ئەوەی کە تونوتیژی دەرونی شمولی بکات و مادی حوتی خێزانی کە لەم یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی بەسەریا بچەسبێ بەڵام بەداخەوە لە کاتی ئێستایا ناپاکی هاوسەری بەواتای ئەوەی کە زینای زەوجی نەبێ لە دادگاکانە ئەگەر وەریش بکرێت وەربگیرێت چۆنەڵی تحقیقاتی تیا ئەکرێ بەڵام دوجار ئەو دۆسەیە دائەخرێت من تێبینیەکەم لەسەر تیژەدەرونەکان هەبوو کە زۆربەی لە هەموو ساڵەکانە بەتایبەتی 2020 زۆربەی کات ڕێژەی زۆر زۆرمان هەیە و یعنی ئێمە خۆمان ڕۆژانە لەوانەیە خۆشمان نەفسی خۆمان بەرامبەرەکەمان تونوتیژیمان بەرامبەرەکان نەفسیە ئەمە هەموو عالەما شتە زۆر باوە لەبەرەوەی ئاسانە شتێکی ئاسانە بەس بۆ بەرامبەرەکەی ناتیجەیەکی زۆر خراپە جێهێنێ و بەڕاستی ئەگەر دیقەتیش بین ئەگەر فۆلۆ ئەپی ئەو متابعەی ئەو کەیسە دەرمیانە بکرێ لە دوایی ئەو کەیسە دەرمیانەیە دەبێتە جەستەیی ئەو کەسە لەوانەیە بەرامبەرێکی بشکێنێت بە نوعێکی تر یان باتە مەسەلەی خۆکوشتن یان ئەوەی بەرامبەری کازانە ئەم کەسە قبوڵ یەکات ئەم کەسە ڕۆژانە تونوتیژی دەرونی بەرامبەر کازانە قبوڵ یەکات ئەچێتە مەرحەلەیەکی تر کە ئەچێتە مەسەلەی جەستەیی لەوانەیە ئەوەی کە لێرەیە دڵنیا کە باکگراوندێکی هەیە کە لەسەر لایەن لە منەظەمەیەکی نیسایی یان بە شێوەیەک لە شێوەکان ئیشەکەی وایە کە پەیوەندی بە بارژنانەوە هەیە دا لە ئەخیر قەراری ئومەمی متحیدە هاتووە کە چەند مستەڵەحێک هەیە نابێت وا بکاربێت بەڕاستی زۆر پێم لێ هەم لە ئەندامان هەم لە لای تۆشکارگەران لە کۆبنەوە ڕۆژنامەنووسەکەش چەند جارێک ئەوە دووبارە کردەوە ناکرێت بەو کەسی کە تونوتیژی بەرامبەرەکرێت پێی بوترێ قوربانی چونکە تۆ ئەمە جارێکی تر لەناو کۆمەڵگەیان دیسان ناوێت دەفڕێنی ئەموو شانە گۆڕان بۆ بەڕزگاربوون بە وشەی قوربانی ناپێ نایبێنی بەبێ پێی بوترێ ڕزگار یان بە عەرەبی پێی بوترێ ناجیرە
لەبەرەوە هیوادارم هەمومان ئەوە بەرچاو بکرین شکەیترەوە ناکرێت دابێنێت جای توندروتیژی دەرونی بۆ کەسە زیاد بۆی زۆر کات یعنی ئێمەکە زۆر تەرکیسە خێنە سەرم حاڵەتە لە پێناوی ئەوەی کە یەک خێزانەکان بپارێزین دوو جەریمەیەکی قورستر لەو جەریمەیە ڕوونەیە چونکە کاتێک کە ئێمە یاسایەکمان هەیە و ئەمانەوەی کە جێبەجێ بکەین بەسەر تاوانێکە یعنی کەسەکان کە پێی ئەڵێن بڕۆ سکاڵا بکەمانەی ئەوەیە کە پەنا نەباتە بە ڕێگەیەکی خەڵەتتر یان تاوانێک ڕوونەیە چونکە ئێمە لێرە ئێستا بمانەوە نەمانەوێت تاوانێک ڕوویاوە کە تاوانێک ڕوویە هەدەفمان ئەوەیە کە ئەم تاوانە لێرە ڕابگیرێت و ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە عقوبە درە بەڵام ئەگەر ببێتە هۆی ئەوەی کە تاوانێکی گەورەتر ڕووی باکەواتە ئێمە تاوانەکانمان زیاتر کرد بۆیە ئەمە لە یاساکەیە باسی نەکردو لە یاسای بەرەنگاربوون و توندروتیژی خێزانی و جاری واشەیە کە پارێزەران یاخود خاوەن کەیسەکان هەڵەسن کە ئەم بڕیاری دادوەرە بەڕێزەکە تەمیز ئەکەنەوانێ هەیئە تەمیزە بەڕێزەکانیش بە گۆڕانکاریان بۆ چوونەکانیان گۆڕانکاری پێەیە کەواتە ئەو کەیسانی کە لە نەو خێزانەیە ئیستیقرار وەرناگرێ جاری وا هەیە تۆ کۆمەڵێک بەڵگە هەیە کە لە یاساکەیە ئەمە لە یاساکانە ئاماژەی پێکردو و جێبەجێشەکرێ بەم لەسەرم کەیسانە بۆ نمونە کەسەکە توندروتیژی دەرونی بەرامبەر کراوە بەڵام هیچ کەسێک ئاگای لێ نەبووە کە توندروتیژی دەرونی بەرامبەر کراوە یەکەم شت پێتەڵە بەڵگەت چییە بۆ نمونە شایەتی نییە یاخود ئەو کاتێک کە توندروتیژەکەی بەرامبەر کراوە هیچ شتێک نەبووە لە بینیانە یاخود بۆ نمونە سەوت تەجیلکردنێکە یاخود چکە بینی ژن و مێردایەتی لەسەر ئەساسی ڕێز و متمانە و ڕازگۆیی بنیاد ئەکرێ ئەمە ژوا ئەکات کە خێزانەکان ئیتر ئایا ڕەگەزی نێربیان مێ بێمە ناتوانین بڵێن بەس ڕەگەزی مێیە کاتێکێن سکاڵاکەن سێرەکات هەموو شتەکان ئەڵێ بەڵام بەڵگەی نییە کە ئەمەش دوجارێکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی هەم کەس ئەو کەسا بێتەوە کە سکاڵەکەی کردووە هەم ڕوبەڕووی دادگا و لاەنە پەیوەندیدارەکانە بێتەوە چکە و کەیسە بە معەلەقی ئەهێڕێتەوە نازانێت چی لەو کەیسەکە دوجار دادوەرە بەڕێزەکە ناچارە بڕیار بابەوەی کە ئەم کەسە لەبەر نەبوونی باڵگەی تەواو یان لەبەر نەبوونی بەڵگە نەیتوانیوە کە سکاڵەکەی بسەلمێنێت دۆسێکە داخە